قەزای کفری ئێمە زۆر کێشەمان لەگەڵ ئاوایە ئاوەکەمان زۆر شوەرە ناخورێت هیچ کەسە ناتوانێت بیخوات داواکارین لە حکومەتی هەرێم ئاوڕێگی لێ بداتەوە فلتەرێکمان بۆ بکات شتێکمان بۆ بکات مەمنونیانە بین ئەم ئاوەی کفریە مەبەردێ ئەبێت دوو مانگجارێ مانگجارە گەرە قابەکەشی فڕەدەی خەڵ پوشەکەی گۆڕێ ئێمە قابەکە فڕەدەین ئاوەکەی ئەمەرە شۆرە بەکەل نایە وەک کەرپەر شۆردنیش بەکەل نایە زۆر یانمە زۆر وێرانە بەکەل هیچ شێ نایە وەڵای چی بکەن چار نییە چیەکەی چار نییە مەجبوریت بۆ پێست بۆ هەرگار هەر کەسێ نەخۆشی هینی بێت گیان خوڕانی بێ حساسی بێتە دایرزێنێت بەکەل نایە خۆیمە کوردین برا کوردین خەڵکەم شارین و کوردین و ئەو تەزهەیە ئەو ماڕمانە کفریدایەتی باوەڕ ناکەم هیچ شارێ هیچ وڵاتێداوێتی داواکارین لیان ئاورێکمان لێ بدەنەوە لە ڕووی کیمیاوی نەشیاوە بۆ خواردن بەڵام لە ڕووی بایلۆجیوە شیاوە بۆ خواردن ئەوش بەکارهێنانی کلۆر لەگەڵیدای لە دەوروبەری کفریش بە هەمان شێوە وایە چون ناوچەیەکی شاخاوێ 38 بیری توازیمان هەیە و ئەم 38 بیرە چەند بیرێکی لەگەڵ ئاوی دووسە تێکەڵ ئەەکەین و ئەیدەین بە ماڵان بەڵام لەم کاتەدا لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەو ڕێگایە لە دەستی من نەما و کەوتۆتە دەستی عالەم خەڵکی بە شێوەی هاوڕەمەکی ئاوی لە ڕاکێشی و ئاوەکە ناگەێتێمە وەکو پێویست زیادی کردە کەمی نەکردە هۆکاری زیادبوونەوەی ئەو بەنداوی باوەشاسوارێکەوە دروستکراوە دیارە شاری کفری تەنها یەک سەرچاوی ئاوی هەیە ئەویش سەرچاوی ئاوی ژێر زەویە کە احتیمادی کولی ئەو شارە لەسەر ئەو ئاوەیە بەڵام بەداخەوە بەهۆی هەڵکەوتەی شارەکە لە ڕووی جیولۆجیەوە وای کردووە کە ئەو ئاوە گونجاو نەبێ بۆ خواردنەوە لەبەرەوەی ئەو چینانەی کە ها لە ژێر زەویە لە کفریە دەوڵەمەندە بە مادەی کلسەکان و بە مادەی گۆگردەکان و هەروەها بە سوێری ئەمیش وای کردووە کە ئاوەکە گونجاو نەبێ بۆ خواردنەوە ئەمیش کاریگەری زۆر خراپەیە لەسەر تەندروستی مرۆڤ بە تایبەتی کاریگەری لەسەر گورچیلەکان هەیە ئەبێتە هۆی توشبوون بە نەخۆشیەکانی گورچیلە هەروەها نەخۆشیەکانی گەدە سێ چارەسەر هەیە حکومەت دەتوانێت جێبەجێ بکە یەکێک لەوانە ڕێگەی دیسالنیشنە واتە ئەو خوێ کە هەیە بە ڕێگەیەکی زانستی ئەبێ دەری بکەیان ئەو گۆگردانە کە هەڵە ناو ئاوکەیە بە شێوەیەکی زانستی دەربکرێ بەڵام ئەمە تێچوویەکی زۆر گەورەی ئەوێ ڕەنگە حکومەت ناتوانێت چارەسەری بکای ساکە ڕێگەیەکی ترەوەتانێ ئاوی ڕووباری سیروان ڕابکێشی بۆ کفری بۆ ئەوەی خەڵکەکە سوودی لێ ببێنێت چونکە ڕووباری سیروان تایساکە سوودی لێ نەبینەوە بەڵام ئەوە ڕێگایەکی زۆر چاکە ئەگەر کەناڵێک لە ڕووباری سیروانەوە بکێشرێ بۆ کفری ڕێگەیەکی تریشێ ئەویشەوەتانێ ئاوی بەنداوی کفریان بەنداوی باوەشاسوار بەکار بهێنرێ بۆ خواردنەوە بەڵام لەگەڵ ئەمەیشە لە هەردوو حاڵەتەکەی دووهەمە ئێمە پێویستمان بە پاڵاوگەیەکە بە شێوەیەکی زانستی ئەو مادە زیان بەخشانە لە ناو ئاوەکەی هەیە جای بکاتەوە بۆ نمونە بەنداوی کفری زۆر دەوڵەمەندە بە قەوزە و بە بەکتریا و بە ڤایرۆس و ئەمانە ئەبێت جا بکرێتەوە و پێویستی بە پاڵاوگەیە بەڕای من ئەمانە تێچۆکەی هەرسێکی تێچۆکەی بەرزە باوەڕ ناکەم حکومەت بتوانێت چارەسەری بکات لە ماوەیە.